چین بنێرن چین وڵاتێ عجیبانە بڕاستی من دیتەیە مثلا ئەو قاسا لە ئەوروپا مام ئەس چوو من چین دیت مدیت چین تجاری ناشبه ئەوروپا تشتێک و مثلا نای بیرا مرۆڤ لە چینێ تێدیتن چینی چێتکن یعنی حساب بکە نای بیرا تتل سەر نافکری لە چینێ هاتیە چێکردن بنێرن vê carê çînê çi tişt afirrandiye maratonek li darxistiye 10,000 kes beşdarî wê maratonê bûne heta vê derê bêguman normal e lê tiştê ne normal çi ye di nav de 12 robot jî hene ew jî bi mirovan re baz didin û 21 robot ne 12 21 robot di nava ew qas xelkê de hene ew 21 robot jî di nava xelkê de tevlî wê maratonê bûne yani وەکە کەسێک و بەشدار بوونە ڕۆبۆتی دخوازن یەکەمین دەرکەبن حساب بکەش خۆرە ئەو یەکەم جارە لە جیهانێ تشتێکی وها چێت بە بڕاستی بەرپرسی ئۆفیسە ڕوودەوەی لە پێکین مەهدی فەرەج ئەو راپۆرت ئامادە کرد لەگەڵ ڕۆبۆتێک ململانەی بردنەوە و خیژدان دەکەن یەکەم جارە ڕۆبۆت دێتە نێو شەقام و مەیدانەوە لە هێڵێکی تایبەت لەگەڵ 10,000 کەس لە بەیژین بەشداری ماراسۆنێکی 21 کیلۆمەتریان کرد. جگە لە ڕاکردن ڕۆبۆتەکان مێشک و هەستەوەرەکانی تایبەت بە جوولا فەرمانی دان و سندنەوەیان بۆ جێگیر کراون. دەما هەمووان دەست بە بەزێ کرد هەموو باڵامە لەسەر ڕۆبۆتان بوو هەما بێژە مەژبیر کرد و ئەم بخوا دەست پێ بکەن لێ دیتنە ڕۆبۆتان درێدا هەستێکە گەلێکی خۆش بوو ئەv یەکەم پێشبرکە جیهانەیە و مرۆڤ و ڕۆبۆت بە هەڤرا دەبەزن ئەس سەربلندم و ئەس بەشداری vê پێشبرگێ بوومە ئەس گەلێکی کێفخۆشم. 21 کۆمپانیا بە 21 ڕۆبۆت بەشداری ڕاکردنەکەیان کرد. ڕۆبۆتێک بەربوویە و دوای هەندان هەستایەوە. ڕۆبۆتەکان بارگاوی دەکران و جار جار جونگەکانیان سار دەکرانەوە. بەشێکی ڕۆبۆتەکان خۆکار و بەشێکیش لە دوورەوە ئەندازیاران ڕێنماییان دەکردن. ڕۆبۆتên me tevgerên cuda hene weke bazdan meşyan û serkeftin bi ser pêlekanan de di dahatiyê de planê me heye ku hin karên aloz jî bikin weke ketin rabûn rûniştin û encamdana hin tevgerên din yên têkel ku bi destan karekê bikin di dema rawestanê de û her wiha hin karên giran jî bikin weke mînak robotên ku bikaribin destê xwe bixin nav hin tiştan yan jî di dema tevgerê de yan jî bikaribin hin tiştê din rakin û danên aliyekê din li cihekê de ku rawestan e yan jî di rê de dimeşin. چینیەکان 55% ڕۆبۆتی جیهان دروست دەکەن. بازاڕەکەیان بە 8 ملیار مەزەندە دەکرێت. ئەوان پێشەنگی پیشەسازی ڕۆبۆتەکان و ئێستا دەیانەوێت سنووری تاقیکردنەوەی ڕۆبۆتەکان فراوانتر بکەن. ڕۆبۆت پرخۆشیکن شکلێوان ئێن جودا هەنە هەنجوان بچووکن لێ پر نەرم و نازکن هەنجی لنگێوان درێژن لێ خویا ناکە و ئەو بقاسیێن بچووک زوو بڕەون براسي پر بالکشن جبركم من بري نديتي بو روبوت برفن پر بالکش درفن اجي پر كيف خوشم اما تيانغونغا او روبوتيا كاريكوردي جياني لراكردن بو يكمين جار لهمو جيان شكان كابا دو كاجيرو چل خولكتواني ماراثوني نيوي يعني 21 كيلومتر ببري لكاتك دا مروفيكشي اساي لا يك كاجيرو دو خولك او ماراثون نيوي بري مهدي فرج روداو بيجينغ تشين